سڵاو بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆیەکی تازە لەو ڤیددیۆیە وەک بەڵێنم پێدابوون کە پێتان بڵێم وەرن و باوەشی بابەی تەکنەلۆجی کە بۆتان باز بکەم و خەڵکەکی زۆر کە کۆمنتی لێرابوو لەسەرەوە پۆستەم کە وەکوا بێم لە تەکنەلۆژیە نازانم یان لی تێناگەم یانیش لە خۆڕا بەناو کەتیمە کە باسی ئایفۆنیان باسی گەلاکسی دەکەم. طبعاً ئەو مەسەلەی قوڵە ئەو مۆزوعی کە باسی ئەوی دەکەی کە بەراوردی ئەو دوو مۆبایلە یان بەراوردی نیزامی iOS و نیزامی ئەندروید. طبعاً یەک دوو پۆینت هەیە بۆتان باز دەکەم بەس پێشی بۆتان باز بکەم لایکی سەبسکرایبی چەناڵەکە بیر مەکەن و هەروە ئەگەر ڤیددیۆکەتان بەڵە دەتوانن لایکی بکەن. هەروە ڤیددیۆی تازە ئیشاڵە بەڕێوە دەبی لەسەر ڕڤیو گەلاکسی S24 ئەلترا. طبعاً گەلاکسی S24 ئەلترا کە مەرحم کرد مقارنەتەن بە ئایفۆن خەڵکەکی زۆر پێی ناخۆش بوو یان وەکوابی پێی تێکچوو بوو کە من ئەوها باسی ئایفۆن دەکەم. طبعاً ئەو مقارنەتان بۆ باز دەکەم. ئێستا بۆ منە خەڵکەکی زۆر کۆمنتی لێرا بوو نووسی بووی کە سناپدراگۆن ناگاتە A15 بایۆنیک چیپ لەبەرەوەی A15 بایۆنیک چیپ هەموو ئەوەکانی بنچمارکەکانی لە سینگل کۆر و مەڵتی کۆر زۆر لە پێش سناپدراگۆنیە. طبعاً ئەو قسەیە چۆنە شتێکی زاراوەکی لە تیمی لە شتی مارکتینگ گۆشتانە کە پێدەن فیچەر و بێنفیت. فیچەر و بێنفیت یە فیچەر وەک مواسفاتە، بێنفیت وەک سوودە بۆ بەکارهێنەر. طبعاً بۆ نمونە من میسالێکتان بۆ دێنمەوە لەسەر فیچەر بۆ نمونە وەک پاراستۆل بۆ نمونە من پێت دەڵێم پاراستۆل با ئەڤڵبلیتەکەی لە خوێن ئەوەیە با ئەڤڵبلیتی یان مەسەن نسبەی ئەبزۆرشنی چەندە لە خوێن بەس مقارنەن بە ئەوەی کە بێنفیتەکەی چیە بێنفیتەکەی ئەوەیە کە ڕۆژەی یەک جا پاراستۆل وەردەگری لە زیاتری ڕۆژەی سێ جا وەرگری. ئەو شتە بۆ بەکارهێنەر گرنگترە لەوەی کە ئەتوو باسی ئەوەی بۆ دەکەی وەڵای لە بنچمارکەکان سینگل کۆڕەکەی زۆر بەهێزە بەس مەڵتی کۆڕەکەی زۆر بەهێزترە. من کە گەلاکسی بەکاردێنم تازەترین گەلاکسی و لە هەمان کاتدا کە تۆ تازەترین ئایفۆن بەکاردێنی هەردووکمان بە هەمان خێرایی هەمان بەرنامە دەکەینەوە بە هەمان خێرایی هەمان یاری پێدەکەین و بە هەمان کوالتی یاری پێدەکەین. خوای دەکرد بنچمارکەکە هەر هەمووی دوو قات و سێ قات بوو مادەم ئەم نەتوو دەگەینە هەمان ئەو پۆینتێک کە مەفروزە پێی بگەین بە هەمان کات و بە هەمان خێرایی و بە هەمان نەرمی و خۆشی لە بەکارهێنەر تەواو ئیتر ئەو ڕقەمانە هەمووی درۆیە. لەمان کاتژدا A15 قەت ناتوانانی مقارنەی پێ بکەی. بۆ نمونە کات خۆی کە پێشەوەی کە کۆمپانیای ئەپڵ واز لە پرۆسسەری ئینتڵ بینی لەسەر کۆمپیوتەرەکانی ئەو کات دەتوانی کۆمپیوتەرێکی ویندۆز بینی کە هەمان پرۆسسەری ئەو ئەپڵ ماکبووکەی لەسەرێکە بۆ نمونە ئینتڵ جەنەرێشنی 7 کۆر i7 دوو لاپتۆپە دەینا ویندۆز و ئەو کات مقارنە دەکرد بنچمارک ئەوە تا حدێک ڕاست بوو لەبەرەوەی ئەوەی ئێستا لە ئایفۆن و گەلاکسی قەت ڕاست نیە چونکە تۆ بە حیات خۆت ناتوانانی A15 بخێنەوە ئەندروید و هەمان کاتژدا ناتوانانی سناپدراگۆن بخێنەوە ئایفۆنی لەوانەیە A15 بخێنەوە ئەندرویدی زۆر پرۆسسەرێکی خراپبی لەوانەیە زۆر عەجایبی لەوانەیە سناپدراگۆنی بخێنەوە جیهانی iOS لەوانەیە پێرفۆرمانس و ئەدای زۆر باشتر بی لە A15 کە ئەپڵە و لە هەمان کاتژدا ئەپڵ کە دیزانی چیپسێتەکەی هەر لە لای خۆیەتی ڕاستە دروستکردنەکە لای خۆی نیە بەس دیزانەکە لای خۆیەتی و نیزامی ئۆپرێتینگ سیستەمەکە لای خۆیەتی و هاردوێرەکە لای خۆیەتی تەحەدەکی زۆر تروی لێ دەکاتن ئەو تەناغم و ئەو شتێک کە لە بینی هەردوو لە بینی هەموو شتەکان هەیە زۆر پێرفێکترە تەحەدێک بە مقارنەن بە مۆبایلەکانی ئەندروید کە مۆبایلەکانی ئەندروید هەر پارچەی لەلایەک دێتن. طبعاً ئەو کات خۆی زۆر کێشە بوو و گاپێک و بۆشایەکی زۆر لە نێوان ئایفۆن و لە نێوان مۆبایلەکانی تری ئەندرویدکە بوو. ئێستا ئەو گاپە ڕۆژ بە کەمتر دەچی و تاکە کۆمپانیا دوای کۆمپانیای گوگل کە هەوڵی داوە و کە توانێتی ئەتەحەدێکی زۆر سەرکەوتوو بێتن تا ڕادێکی زۆر سەرکەوتوو بێ ئەو گاپە ئەو بۆشایە کەم بکاتەوە لە بینی سۆفێر و هاردوێر کۆمپانیای سامسونگە لە مۆبایلە تازەکانی گەلاکسی لەبەرەوەی مۆبایلە تازەکانی گەلاکسی ئەوانەی کە بەکاری دێنن و ئەو چەند ساڵ ئەخیری بەکارێنن دەزانن لە ڕووی سۆفێر و هاردوێر و ئەو مۆبایلە بە تەواوەتی تێکەڵیەک بووە. ئیتر بۆیە ئەو بەراوردەی کە دەڵێ بەحیات خۆی کامڕێ ئەوە ناگاتەوەی و بەحیات خۆی ئەوە ناگاتەوە ئەو شتانە هەمووی غەڵەت و ڕاست نییە لەبەرەوەی کامڕە لە ئەوەل و ئەخیری تۆزێک زەوقە ینی مەسەلەن کامڕەکانی گەلاکسی تۆزێک ڕەنگی بەرەو کۆڵ دەچی کامڕەکانی ئایفۆن تۆزێک ڕەنگی بەرەو وەڕم دەچی ئیتر هەریەکە زەوقە خەڵکی حەزی لەوێ بەس گەوتین کێشی ئەندروید لە کامێرەش کێشەیەکی تر هەبوو کە ئەوە بوو مۆبایلەکانی ئەندروید لە ئاپەکانی سوسیال میدیا بۆ نمونە زۆر کوالتی خراپ بوو کە ڕسمە دەگرێت سناپچاتە ئینستاگرامە تیکتۆکە ئەوە تاکە کۆمپانیا جگە لە کۆمپانیای گوگل ئەوەی تا حدێک تا ڕادێک چارەسەر کرد بێ کۆمپانیای سامسونگە لەبەرەوەی سامسونگ ئەو گەلاکسی تازە یەکەمین مۆبایلەکە
ڕسمی HDR ئینێبڵی دەتوانی ئەپلۆدکەی لە ناو ئینستاگرام، هەروە لە تیکتۆک بە هەمان شێوە کە دەتوانی بە هەمان کوالتی ئەپلیکیشنی کامرەی کە ڕسم بگری بە مۆبایلەکە. بۆیە ئەو شتانە ئەتەحەدەکی زۆر ئێستا وەکو جاران نەماوە. ئیتر بۆیە ئەو کەسەی کە ئێستا هجووم دەکاتە سەر گەلاکسی، قەڕنێکە گەلاکسی بەکارهێناوە و کاتێکش بەکارهێناوە مۆبایلێکی دووەرقی و سێوەرقی بەکارهێناوە، یەکسەر چووتە سەر ئایفۆنەکی 12 وەرقەی دەڵێ بۆشایەکی زۆر لە بینیانە و خۆیان شەوەش دەکەن و لە کۆمنت و باسی ئەوە دەکەن کە داهاتی کۆمپانیای ئەپڵ ئەوەندە بووم. علاقم چییە بەدار خوارێکە شەریکەکە 10 تریلیۆن قازانجەکە بە زۆچی مرتاحنم لەگە پرۆدەکتەکانی بەمنسی لەمان کاتدا شەریکەکە بازەرەکە مادەم ئەمن مرتاح بم لەگە پرۆدەکتەکانی و پرۆدەکتەکانی بۆ شێوە دیزاین کراوە کە من بە تەواوەتی فول سوودی لێرە بین و هەموو شتەکانی خۆمی کە یارمەتیم دەداتن. ئیتر ئەو بەلای من میمە. ئیتر ساڵی پار کوارتەر یەکەم 200 میلیۆن مۆبایلی شیب کردی و نازام ئەوە چی کردی ئەوە چی کردی ئەو شتان هەموو ئەوانەیە ئەو خەڵکانەیە کە لەگەڵ هیچ لە تەکنۆلۆژیاکی تێناگەن و نازانن بە دوای ئەو شتانە دەکەون کە خەڵک باسی دەکاتن و بەبێ لی تێبگەن و لەبەرۆش ئایفۆن تۆزێک ڕەوازی پۆز و ئەوەی لەلاوە ڕەبتە بەوەی کە یەکێک ئایفۆنی پێبییتەوە هەز دەکەی و کەسێکی مهمیان کەسێکی تایبەتە لە کۆمەلگا خۆی ئەو شتانە هەمووی درۆ غەڵەتە. ئیتر بۆیە ئەو بەو بیرۆکەی و بەو مێنتاڵەتیە ئیش لەسەروی دەکاتن کە هێرش بکاتە سەر مۆبایلەکانی غێری مۆبایلەکانی کۆمپانیای ئەپڵ. تەبان ئەگەر حەستان لە ڤیدیۆی درێژتر دروست دەکەم لەسەر ئەو بابەتە و لەسەر ئەوەی کە کۆمپانیای ئەپڵ کە کات خۆی دۆمینەن بوو لە مۆزۆی سمارتفۆنی لە ڕووی سۆفێر و ئێستا کۆمپانیای گوگل کە ئەندرۆیدی زۆر پێگەیاند و هەروە سامسونگ دوو ئۆندەیتر پێگەیاندووە وی لێ هاتووە بۆ شای کەم بێتەوە. ئەگەر حەستان لێ بە تەفاسیلی زیاتر ڤیدیۆتان بۆ دروست دەکەم و بۆچی ئێستا ئەندرۆید وەکجاران نەماوە و بۆچی ئەندرۆید زۆر نزیکە لە iOS لە هەندێک شتی و لە هەندێک شت هەیە هەر بە 1000 ساڵ پێشی کەوتوتەوە. ئەگەر حەستان کرد لە کۆمنت بۆ بنووسن. هەروەها ڤیدیۆی ڕڤیوی گەلاکسی S24 ئەڵترا ئیشاڵڵا بە کوالتێکی زۆر باش و تۆزێک تایبەت و جیاواز بەڕێوە دەبیتن لە بەروی مۆبایلەکە تازە وەرم گرتیە. دەست پێ دەکەم شتەکانی خۆم نەقڵ دەکەمە سەری و لەو چەند ڕۆژەی بە تەواوەتی بە مکەسەفی بەکاردێنم بۆ مەدیارەکەوە کە مۆبایلەکە حەسەب ئەو قسانەیە کە باسی دەکەن یان بگرە زیاترە یان کەمترە. دەست خۆش.